بنای خدای گەورە قوتابیانی عزیز و خۆشەویست سڵاوی خی گەورەتان لێبێ بەندە مامۆستا ئیسماعیل سەباح پسپۆری زمان و ئەدەبی کوردی ئەمڕۆکە لەگەڵتانم بۆ ڕوونکردنەوەی پێنجەم بابەت لە بابەتەکانی وەرزی یەکەمی پۆلی هەفتەمی بنەڕەتی کە چاپە نوێیەکەی وەزارەتی پەروەردەیە کە بابەتەکەمان بەناوی کەرەستەکانی زمانە. قوتابیانی بەڕێز لەم بابەتەدا ئەمە کەرەستەکانی زمان دەخوێن کە زمان لە چەند کەرەستە پێک دێتن. کەرەستە ینی پێکهاتەکانی زمان. ئێستا بۆ نمونە کاتێک تو نەڵین دۆڵمە بەخۆمە حەزمە دۆڵمەی نییە بڵۆ نەدەڵین کفتە تەماشاکەین کفتە بڕوشمان پێویستە گۆشتمان پێویستە لەولە پیازمان پێویستە و هەروە بۆمە لەولە زەیتمان پێویستە هەموو ئەو شتانە پێکەوە لێک دەدەین و بە شێوەک دایدەڕێژین کەواتە پێی دەوترێت کفتە. کفتە لە سپێکاتێ لەو گوتمان لە کەرەستەی بڕوش لە گۆشتی لە پیوازی لە کەرەوزی لە زەیتی لەو کەرەستانە پێکاتیە. جا بابەت ئەو خواردنەی دەبەستین و بە بابەتەکەی خۆن بەنای کەرەستەکانی زمان لە سپێک دێتن. کاتێک کە ئێمە دێینە قسەکردن ئێمە قسە لەگەڵ بەرامبەرمان دەکەین من قسە بۆ جناب دەکەم قسەکانی من لە چەند کەرەستە پێکاتیە دێن ئەو کەرەستانە ڕوون دەکەینەوە بزانین کەرەستەکان چین. قوتابیانی بەڕێز دەڵێن ڕێزکردنی کەرەستەکانی زمان لە بچووکەوە بۆ گەورە بەو شێوەیە. زمان لەو چەند کەرەستەی پێک دێ. بچووکترین کەرەستی زمان دەنگە لە پاش دەنگی بڕگەیە ئەوە لە بچووکەوە بۆ گەورەیە. دەنگ بڕگە وشە گرێ ڕستە کەواتە زمان لە چەند کەرەستە پێک دێ زمان لە 5 کەرەستە پێک دێ. کەرەستە یەکەم بریتێ لە دەنگ بچووکترین دانێ ئاخەوتنە. چەند دەنگێک پێکەوە لێک دەین چمان لە بۆ دروست دەکەن بڕگەمان لە بۆ دروست دەکەن. چەند بڕگەیەک پێکەوە لێک دەین چمان لە بۆ دروست دەکەن وشەیەکی واتە دەرمان لە بۆ دروست دەکەن. چەند وشەیەک پێکەوە یاخود دوو وشە یان زیاتر پێکەوە لێک دەدەین چمان لە بۆ دروست دەکەن گرێمان لە بۆ دروست دەکەن. و هەروەها لە پاشان لە گرێ گەورەترمان لە بۆ دروست بیتن پێی دەوترێ ڕستە. جابێ بین بزانین چۆنە و چییە و چۆن دەیانناسینەوە. گوتمان ئەوە ڕێزبوونی کەرەستەکانی زمانە لە بچووکەوە لە بۆ گەورە. یەکەمیان بەنای دەنگە. دەنگ دەڵێ بچووکترین کەرەستەی زمانە. یعنی چی بچووکترین کەرەستەی زمان؟ یعنی بچووکترین دانەی ئاخاوتن بچووکترین یەکە بچووکترین یونت کە لە زماندا ئەمە هەمان بێتن بریتێ لە دەنگ. بۆ نمونە دەنگی هێ دەنگی ئا دەنگی نێ دەنگی ئا دەنگی ڕێ ئەوانە پێیان دەوترێت دەنگ باشە. بۆ نمونە دەنگی کێ دەنگی وێ دەنگی ڕێ دەنگی دێ دەنگی سێ تێ هەروەها دەنگی ئا هەروەها دەنگی نێ ئەوانە قوتابیان بەڕێز پێیان دەوترێت دەنگ. بۆ نمونە کاتێک دەڵێن چووم بۆ هەولێر تەماشا دەکەین ئەها هەموو ئەوە پێکەوە لە چەند دەنگێکی جیاواز پێکاتیە. دەنگی چێ دەنگی وێ دەنگی مێ چووم چێ وێ مێ کەواتە بچووکترین دانەی زمان بچووکترین کەرەستی زمان بریتێ لە دەنگ. باش دووەم کەرەستەمان بریتێ لە چی؟ بریتێ لە بڕگە. دەڵێت بە لێکدانی دوو دەنگ یان زیاتر دروست دەبێتن. واتە ئەمە بۆ ئەوی بڕگە دروست بکەین دوو دەنگ یان زیاتر لێک دەدەین چمان لە بۆ دروست دەکا بڕگەمان لە بۆ دروست دەکات. بۆ نمونە تەماشاکە ئەلێرانە دەنگی هێ دەنگی ئەمان هەیە هێ و ئەی لێک دەدەین دەبتە ها بریتێ لە بڕگەیەک بریتێ لە بڕگەیەک لە چەند دەنگ پێکاتێ لە دوو دەنگ پێکاتیە. ئەو جارە دەڵێ دەکرێت دوو دەنگ یان زیاتر بێتن. ئێستا بۆ دەنگی نێ ئا ڕێ سێ دەنگە ئەو سێ دەنگی لێک دەین دەبتە نار بریتێ لە بڕگەیەک باشە. ها بڕگەیەکە ناریش بڕگەیەکە کەواتە بۆ ئەوەی بڕگە دروستکەین دوو دەنگ یان سێ دەنگ لێک دەدەین بڕگەمان لە بۆ دروست دەبی یان بە پێچاوانەوە بڵێ بە لێکدانی دوو دەنگ یان سێ دەنگ چیمان لە بۆ دروست دەبی دەڵێ مامۆستا بڕگەمان لە بۆ دروست دەبێتن. بۆ نمونە دەڵێن سێ و یەک بڕگەیە هەنار نار دوو بڕگەیە. بۆ نمونە دەڵێن کوردستان کوردستان سێ بڕگەیە. یان بۆ نمونە دەڵێن شیرین چەند بڕگەیە دوو بڕگەیە. یان بۆ نمونە دەڵێن مامۆستا مامۆستا. یان بۆ نمونە دەڵێن هاوڕاست یان بۆ نمونە دەڵێن مێروستان مێروستان. یان بۆ نمونە ناوی خۆت بکە بڕگە نایەتی بۆ نمونە ئاڤانە ئاڤان. یان بۆ نمونە ناوت شەمعونە شەمعون. یان بۆ نمونە ناوت خەجەیە خەجێ. یان بۆ نمونە ناوت پیرداودە پیرداود باشە پیرداود سێ بڕگەیە. یان بۆ نمونە ناوت فەقێیە فەقێ. یان بۆ نمونە ناوت عوسمانە عوسمان. بۆ نمونە ناوت محەممەدە موحەممەد. یان بۆ نمونە ناوت سکاڵایە سکاڵا. بۆ نمونە ناوت پەرژینە پەرژین. بۆ نمونە ناوت ڕێزدارە ڕێزدار. کەواتە ئەها بڕگە بە لێکدانی چەند دەنگێک دروست دەبێتن. بینە سەر سێم کەرەستەی زمان بریتێ لە وشە. سێم کەرەستەی زمان قوتابیانی بەڕێز بریتێ لە وشە. وشە چۆن دروست دەبێت؟ دەڵێت بە لێکدانی بڕگەکان
چما لەبە دروست دەبی وشەمان لەبە دروست دەبیتن واتە ئەگەر ئێمە بین چەند بڕگەیەک لێک بدەین وشەمان لەبە دروست دەبیت جاری واشەیە وشە بریتە لێک بڕگا بۆ نمونە تەماشاکەم قوتابیانی بەڕێز ئەمە بڕگەی هەمان هەیە لەگەڵ بڕگەی ناری ئەو دوی لێک دەین ئەوە بڕگەک ئەوەش بڕگەشتێکە ئەو دوو بڕگەی لێک دەین چما لەبە دروست دەکە هەنارمان بە دروست دەکە هەنار بریتە لە وشە هەر شتێک واتادار بوو واتای هەبوو یەک تاک بوو یانش ئەوە تا دوو قڵ بوو بەڵام بە مەرجێک واتایەکی تەواو بگەێنێتن ئەو پێی دەوترێت وشە یان بوون هاتەمەشا دەڵێن کوردستان واتادارە یان بوون دەڵێن چاوشین چاوشین واتادارە چاوشین وشەیە یان بوون دەڵێن جەرگ سوتا جەرگ سوتا واتادارە بۆیە پێی دەوترێت وشە بابێن نمونە وەربگرین دەڵێن هەنار کوردستان سێو ئاڵا شیرین گەورە بچوو پیا و ژن کوڕ هەروەها کچ ئەوانە هەموو پیان دەوترێتی هەموو پیان دەوترێت وشە لەبەرەوەی هەر هەمویان کە دەیان خوێنینەوە یان گوێمان لێ دەبێتن یان کە دەیبینین وێنەیەک لە مێشکی بنووت و دروست دەبێت ئێستا کە دەڵێن هەنار وێنەی هەنار دێتە پێشسا یان بوونە کاتێک دەڵێ کچ وێنەی کچ دێتە پێشسا یان بوونە کاتێک کە دەڵێ کوردستان دیمەنی کوردستان دێتە پێشسایی کەواتە هەموو ئەوانە پیان دەوترێت وشە خاڵی چوارەم کەرەستەی چوارەم بریتێ لە چی بریتێ لە گرێ چێ بابەجان گرێ دەڵێ دوو وشە یان زیاتر بەهۆی ئامرازی یا ئەوە بدرێنە پاڵ یەکتری و کاری تێدانی ئاگا لێبی ئەوە یانی چ یانی ئەمە دوو وشەمان هەیە هەر وشە واتاش سەر بەخۆی هەیە ئەو دوو وشەیە بەهۆی ئامرازی دانە پاڵ یا ئەو دەدرێنە پاڵ یەکتری کاریشی تێدانە ئەو کاتی ئەو دوو وشەیە بە ئامرازی دانە پاڵەکەەوە پێی دەوترێت گرێ بۆ نمونە تەماشا دەکەین هەنارمان هەیە لەگەڵ شیرینی هەنار واتایەک هەیە شیرینیش واتایشتێکی هەیە بەهۆی چیەوە دەرێنێتە پاڵ یەکتری بەهۆی ئامرازی دانە پاڵی یا و هەروە کاری تێدانی ناتوانم نەرێ بکەم کەواتە هەناری شیرین پێی دەوترێتی پێی دەوترێت گرێ نمونەکی دیکە وشەی ئاڵامان هەیە لەگەڵ وشەی کوردستان ئاڵا واتایەکێ کوردستانش واتایە شتێکی هەیە ئەو دوو وشەی بەهۆی ئامرازی دانە پاڵی ئەو لێک دەم دەبتە ئاڵای کوردستان کاریشی تێدانی ناتوانم بیکەمە نەرێ کەواتە ئاڵای کوردستان بریتە لە چی دیسان و ئاڵای کوردستان بریتە لە گرێ ئەو جارە مامۆستای ئێمە مامۆستا واتایەک هەیە ئێمەش واتایە شتێکی هەیە کاتێک کە بەهۆی ئامرازی دانە پاڵیاوە دەدەینە پاڵ یەکتری دەبتە مامۆستای ئێمە کاری تێدانە و بەهۆی ئامرازی دانە پاڵیە ئەو درۆنتە پاڵ یەکتری بۆیە پێی دەوترێتی پێی دەوترێت گرێ ئەوە چوارەم خاڵە لە بۆ ناسینەوەی گرێ بەکاردێتن کەواتە گرێ بەهۆی ئامرازی دانە پاڵ درێن پاڵ یەکتری و هەروەها کاریشی تێدا نییە ئەوە خاڵێک لە خاڵەکان بینە سەر کۆتا خاڵ و کۆتا کەرەستە بریتە لە کەرەستەی ڕستە بابێ بزانین ڕستە چییە دەڵێ وشەکان لەگەڵ کارێک بەکاردێن دەبن بە ڕستە واتایەکی تەواو دەدەن بەدەستەوە یانی چ یانی چەند وشەیەک بەیەکەوە دێن چەند وشەیەک ڕیز دەکەین لە کۆتاییدا کارێکمان لێ دەتوانین ڕستەکە بکەینە نەرێ توانین ئەو وشانێک کە لە پێشمانە بیکەین بە نەرێ ئەوە پێی دەوترێت ڕستە واتە یەک لە ماسەفەتەکانی ڕستی ئەوێ دەتوان بیکەمە نەرێ وەرەوە کاتیش تێدا هەیە ئاگاتان لێبی کات تێدا یعنی کو کات تێدا یان دەکرێت ڕابردووبی دەکرێت ڕانەبردووبی بۆ نەتەمەشاکە دەڵێن هەناری شیرین خۆشە تەمەشا دەکەم دەتوانم ئەوی بکەمە نەرێ هەناری شیرین خۆشە هەناری شیرین خۆش نییە مادەم توانم بیکەمە نەرێ کەواتە ئەوە هەموو پێکەوە چی پێ دەوترێت هەموو پێکەوە پێی دەوترێت ڕستە بەڵام ئەگەر گوتی هەنار چییە هەنار وشەیە ئەدێ گوتی هەناری شیرین پێکەوە چییە هەناری شیرین پێکەوە بڕگەیە ئەدی لۆ نمونە هێچیە دەڵێ مامۆستا هێ دەنگە ئەدی هەچیە ئەوەندە دەڵێ مامۆستا ئەوە بڕگەیە ئەو جارە دەڵێن نەسرین وانە دەخوێنێت تەماشا دەکەم چەند کەرەستەکم پێکەوە ڕیسکراینە دەتوانم بیکەمە نەرێ واتە کارێکیان لەگەڵدا بەکارهاتیە نەسرین وانە دەخوێنێت نەسرین وانە ناخوێنێت دەتوانم نەرێ بکەم یاخود نا بەڵێ کەواتە مادەم توانیم ئێرانە نەرێ بکەم کەواتە ئەو هەموو پێکەوە پێی دەوترێت چی هەموو پێکەوە پێی دەوترێت ڕستە کەواتە ڕستە دەتوانم نەرێ بکەم و هەروەها کاری تێدا بەکارهاتیە نەسرین وشەیە وانە وشەیە دەخوێنێت کاری ڕستەکەمانە هەموو پێکەوە پێی دەوترێت چی هەمووی پێکەوە پێی دەوترێت ڕستە کەواتە یەک لە ماسفاتەکان ڕستە ئەوێ دەتوانم نەرێ بکەم و هەروەها کاتیشی تێدا هەیە سەکە دەڵێن نەسرین وانە دەخوێنێت یعنی کاتێکی کەی نییە بڵێن ئێستایە یان پێشتر خیندێکی دەڵێن نەسرین وانە دەخوێنێت ئێستا وانە دەخوێنێت یان سبەی وانە دەخوێنێت کاتە کات تێدا هەیە لۆیە ڕستە بە دوو ماسفات دەناسمەوە دەتوانم نەرێ بکەم هەروەها کاتیش تێدا هەیە لە ڤیدیۆی دوای ئەم ڤیدیۆیە شیکاری ڕاهێنانەکانتان لە بۆ بڵاو دەکەینەوە ئینشاڵڵا دەتوان بینەری شیکاری ڕاهێنانەکان بن و لە مەلزەمەکەش کۆمەڵێک پرسیاری هەڵبژاردن دانراوە دەتوانێت لە پرسیارەکان وەربگری لە کۆتاییدا وەڵامی نمونەیی دانراوە
لە سەرجەم چاپخانە و پڕاویەکان دەست دەکەوێتن تا شیکاری ڕاهێنانەکان هەرشاد سەرفراز بن. سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.